ئەمڕۆ سێم ڕۆژی کۆنگرەی چواردەی پارتی دموکراتی کوردستان بەڕێوە دەچێت. پارتی دموکراتی کوردستان وەکو هێزێکی کاریگەر لە هەرێمی کوردستان پەیوەندی لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا بە شێوازێک هەبووە کە هەموو کاتێک بڕیارەکانی پارتی و هەڵوێستەکانی کاریگەریان لەسەر کۆی ئەو پرسە گرنگانە هەبووە کە لە کوردستان و هەروەها لە پەیوەندیەکان لەگەڵ عێراقیشدا هەر بەردەوام بووە. بەڵام چاوەڕوانی لایەنە سیاسیەکان لەگەڵ پارتی چییە؟ لەگەڵ گۆڕانکاری لە پەیڕەوە پرۆگرام ئایا هیچ گۆڕانکاریەک لە استراتیژی و سیاسەتی پارتی بەرامبەر بە لایەنەکانی دیکە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دێت؟ من زیاتر قسە دەکەم بەڕێز ئەرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمانی لە ستودیۆ لەگەڵما. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. پارتی گەلی تورکمانی وەکو پارتێکی نزیک لە پارتی دموکراتی کوردستان بەردەوام پەیوەندێکی باشی لەگەڵ پارتیدا هەبووە. کۆنگرەی چواردەی پارتی دوای 12 ساڵ خەریکە کۆمەڵی گۆڕانکاری لە بەرنامە و پەیڕەوە پرۆگرامیدا دەکات. ئایا ئێوە پەیوەندیەکانتان لەگەڵ پارتی لە ماوەی ڕابردوودا چی بووە؟ چ چاوەڕوانیەکتان لە ئەنجامی کۆنگرەی پارتی هەیە؟ بەڵێ زۆر سپاس. ئەمە پێشەکی زۆر پیرۆزبایی لە پارتی دموکراتی کوردستان دەکەین بە ناوی مەکتەبی سیاسی پارتی گەلی تورکمانی و بە ناوی کادران و جەماوەری پارتی گەلی تورکمانی بە بۆنەی بەستنی چواردەمین کۆنگرەی پارتی دموکراتی کوردستان 76 ساڵ بەرخودان و خەبات و تێکۆشان لە پێناو ئازادی و پێکۆژیان و ئاشتی. دیارە پارتی دموکراتی کوردستان لە سەرەتای دامەزراندوێت تا ئێستا ڕۆڵێکی کاریگەری هەبوو نەکو لەسەر ئاستی کوردستان بەڵکو لەسەر ئاستی ناوچەکە و ڕۆژهەڵات و وڵاتانی دەوروبەر و جیهان. و پارتی دموکراتی کوردستان توانیتی هەموو نەتەوەکان و پێکاتەکان لە خۆ بگرێت و دیفاع و داکۆچی ڕاستەقینە بە شێوازێکی ئاشتیانە و عادیلانە داکۆچی لە هەموو پێکاتەکان بکە، چ لە عێراق و بەتایبەتی لە کوردستان. و ئێمە ڕۆڵی جەنابی بەرزانی نەمر لەبیر نەکەین لە سەرەتای شۆڕشەوە تورکمانەکانی لە خۆگرت، دیفاع و داکۆچی لە مافەکانی تورکمان کرد و هەمان کاتش ئێمە لە ساڵی 1970 کە مفاوەزاتی بینی حکوومەتی ئەو کاتی مرکزی و مفاوەزاتی کوردستان تورکمان توانی لە سای ئەو مفاوەزاتەدا ڕۆڵ ببینێت، کردنەوەی خوێندنگا تورکمانەکان، قوتابیە تورکمانەکان توانیان بە زمانی خۆیان بخوێنن. ئەو فترەیە بەڕاستی فترەیەک بتوانیت تورکمانیش داکۆچی و هەست بەبوون و وجودی خۆ بکە. بەڵام دوای ئینهیاری مفاوەزاتەکە دیار بوو نوخبەیەک لە گەنجەکانی تورکمان پەیوەندیان کرد بە شۆڕشەوە. ئەو کاتە لە ناو ڕیزەکانی پارتی دموکراتی کوردستان دەوری خۆیان بینی، چونکە ئەو کات هەستیان بەبوونی خۆیان کرد لە ناو ڕیزەکانی پارتی دموکراتی کوردستان زیاتر مافەکانی تورکمان دەستەبەر دەکرێت. ئێمە لێرەوە دەڵێن جەنابی سەرۆک بەرزانی هەمیشە لە هەموو بۆنەکاندا لە واقعدا داکۆچی لە مافەکانی تورکمانی کردووە. دەگەڕین و دەڵێن هەتاکو لە سیاغی دەستوری هەمیشەیە عێراقدا بەڕێزیان ئەو کاتە کە تەماشای دیباجەکەی کردگایانە بەردەمی بەڕێزیان تەئکیدی کردووی دەبێ مافی تورکمان بچەسپێت لە ناو ئەم دەستورەدا. ئەوانیش مافیان هەیە، ئەوانیش وەکو میلەت. بەڕاستی ئەوە زیاتر هەستی بەوە کرد تورکمان کە جەنابی سەرۆک بەرزانی هەمیشە داکۆچیکەر و پشتگیری لە میلەتی تورکمان کردووە. ئێمە ڕۆلی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەبیر نەکەین. ئێستا ئەگەر ئێمە بەراوردی کەین لە ناوچەکە دەتوانین بڵێن ئەو ئازادیە و ئەو پێکەوە ژیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە تورکمانیش توانیوێتی لە سایە و ئازادی و پێکەوە ژیانە بتوانێت ڕۆڵێکی زیاتر ببینێت، چ لە موسەساتی حکوومەتی هەرێمی کوردستان. لە موسەساتی حکوومەتی موسان تورکمان توانیوێتی ڕۆڵی خۆی ببینێتن و وەزیری هەبێ و بەڕێوەبەرە گشتیەکانی هەبێتن بۆی کە هەست بە خۆی بکاتن فعلەن لە منتیقەکە ڕۆڵی خۆی بینەوە. بۆ لە بەرەوەی دەگەڕێمەوە حکوومەتی هەرێمی کوردستان دیفاع و داکۆچی لە میلەت تورکمان کردووە، بەشداریش دەکات. باش، ئاماژەتان بە کەرکووک کرد کە پرسێکی گرنگە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبریشەوە بە تایبەتی کە بارگاکانی لەوێ نەمان و هەروەها حزبەکەی بەڕێزیشتان بارگاکانتان لەوێ نەماوە نەتوانێت چالاکی بکەن. بەردەوام لە دانوستانەکان لەگەڵ بەغدا باسی مادەی 140 و جێبەجێکردنی ئەو خاڵانەی دەستوری کردووە کە پێوەستن بە خەڵکی کەرکووکەوە و هەروەها لەگەڵ حکوومەتی نوێی عێراقیش چاوەڕوانی زۆر هەیە کە بتوان ئەم بابەتە جێبەجێ بکەن. ئێوە لێرەدا چه داوایەکتان هەیە بە تایبەتی لەوەی کە پارتی بتوانێت ڕۆڵی خۆی بۆ ئاسایی بوونەوەی بارودۆخی کەرکووک بگێڕێت؟ بەڵێ دیارە حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی سیاسی کوردستان لە مفاوەزاتدا بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق ڕۆڵێکی کاریگەری هەبوو بەڕاستی و لە بیریشی نەکەین بە نسبەت ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە خانەقینەوە تا سنجار. دیارە لەو اتفاقیەدا حکوومەتی عێراق پابەندە بۆ ئەوەی کە بۆ جێبەجێکردنی
ئەو ئیتیفاقیە و ئەو بەندەی کە پەیوەستە بە مەناطقە کوردستەکان دەروێریم کوردستان ئێمە وەکو پارتی گەلی تورکمان بە زۆر بە ڕێزەوە و بە چاوێکی بەرزەوە بە حرمەتەوە دەڕوانە و ئیتیفاقیت چونکە لەبەرەوەی گەڕانەوەی بارەگاکان و گەڕانەوەی هەستی سیاسی گەڕانەوەی واقعی سیاسی بۆ مەناطقە کوردستانەکان دەروێرمی کوردستان و بە تایبەتی لە شاری کەرکووک ئێمە وەپا دیموکراتی کوردستان جەماوەر و قائیدەی خۆی و لایەنگرانی لەناو شاری کەرکووک دن لە ناو دڵی خەڵکدان و جەماوەری پارتی گەلی تورکمانی و خەڵکی تورکمان کە پەیوەستن و کە پەیوەندیان بە ڕیزەکانی پارتی گەلی تورکمان لە ناو کەرکووک و مەناطقە تورکمانەکانی دەروەوی ناوچەی هەرێمی کوردستان کە بابەندە مەمادەی 140 بەڵام لە گەڕانەوەی بارەگاکان دیارە هەمان کات جۆش و خروج دەداتەوە بە مەناطقە کوردستانەکان بە تەشکیلات و تەنزیماتی لایەنە سیاسی کوردستانەکان پارتی دیموکراتی کوردستان و پارتی گەلی تورکمان ئێمە متحالفین هاوپەیمانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و بۆ خۆشحالیشەوە دەڵێن هیچ ڕێکەوتنێکی نوێتان هەبەوە چاوەڕێ دەکەن پارتی هیچ پەیامێکی نوێی بۆ گەلی تورکمان هەبێت بەتایبەتی لە کەرکووک ئێمە ئەوەی کە ئاگامان لێ ئەو ئیتیفاقیە تقریبان ئێستا لەو ماوەیە دەبێت بکرێتە حیزی تەنفیذەوە و ئێمە هیوادارین لەو لیژانانەی کە لە ناو کەرکووک دەست بەکار دەبێتن ئێمەش نوێنەرانمان لە پارتی گەلی تورکمانی و بۆ گەڕانەوەی بارەکاگان و بۆ ئەو لیژانانەی کە لە مەناطقەکان کە دروست دەبێتن ئێمەش وەکو پارتی گەلی تورکمانی ڕۆڵمانە بێتن و هەمیشە ئێمە هەر ئەوەشمان لە پارتی دیموکراتی کوردستان تەوەقع کردووە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لەگەڵ پێکهاتەکاندا لەگەڵ خەڵکی کوردستاندا ڕاستەوخۆ پەیوەندیەکانی پتەو بۆ پتەوتریش دەبێت و ئێمە دوای ئەو کۆنگرێش بەڕاستی ئومێدێکی گەورەمان هەیە وەکو خەڵکی کوردستان و عێراق و ناوچەکە بەڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ڕۆڵی کاریگەری هەبووە و جەنابی سەرۆک بارزانیش وەکو مەرجە بەڕاستی هەموو لایەنەکانیش پەیوەستن بۆ ئەوەی کە بیرروڕا لەگەڵ بەڕێزیان گۆڕنەوە و بەڕێزیان لەگەڵ ئەمن و ئاسایش و پێکەوە باشە ضرورەتی ئەم پێکەوە کارکردنە لە چیدا دەبین ئەگەر هەڵسەنگانێکن بۆ کارەکانی ڕابردوتان و پەیوەندەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە بەراورد لەگەڵ ئێستا و ضرورەتی بەردەوامی ئەم بابەتەدا لە چی دەبینن و چ پێشنیارێکی دیکەتان بۆ پارتی هەیە ئەوەی کە لەسەر ئەڵڤی واقع دەیبینین پارتی دیموکراتی کوردستان وەکو ئیشارەتم پێدا هەمیشە ئەو لایەنە بووە کە ڕاستەوخۆ لەگەڵ پێکهاتەکاندا بووە و هەمان کاتیش داکۆچی کردووە لە پێکهاتەکانیش هەستیان بەوە کردووە بە تایبەتی تورکمان هەستی بەوە کردووە کە پارتی دیموکراتی کوردستان لە چوارچێوەی کوردستاندا و لە بووە لە ناو عێراقیشدا پاڵپشت بووە بۆ پێکهاتەکان داکوچکە ڕاستەقینە بوو بۆ پێکهاتەکانیش هەستیان بەوە کردووە فعلەن نزیک بوونەوەی لە پارتی دیموکراتی کوردستان ئاوات و ئامانجەکانیان دێتە دی ئێمە وەکو پارتی گەلی تورکمانی ئەو هاوپەیمانی کە هەمان لەکە پارتی دیموکراتی کوردستان بە خۆشحاڵیەوە کە دەگەڕێتەوە بۆ قازانجی میلەتی تورکمان دەگەڕێتەوە بۆ قازانجی خەڵکی کوردستان دەگەڕێتەوە بۆ قازانجی خەڵکی عێراق لەبەرەوە پرەنسیبە تایبەتمەندیانەی کە هەیە ئێمە وەکو خاک و نیشتیمان تورکمان وەکو خاک و نیشتیمان لەسەر ئەرزی کوردستانە و کوردستانیش ئێمە بە خاکی پیرۆزی خۆمانی دەزانین و ئێمە ئەو تەسحیاتانی کە دامان لەسەر چی بوو لە کەرکووک لەسەر ئەوە بوو ئێمە یەکەم حزب بووین لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک پشگیری هەڵکردنی ئاڵای کوردستان و مشارەکەکردمان لە ڕفراندۆم بۆ لەبەرەوەی مافەکانمان لە کوردستان و لە هاوپەیمانەتی لەگەڵم بمێنەوە ئاماژێت بە کۆمەڵێک خاڵی گرنگ کرد بە تایبەتی پەیوەست بە کەرکووکەوە ئەمەوێ جارێکی دیکە بگەڕێمەوە سەر بابەتی کەرکووک و ناوچە کوردستانیەکان بە تایبەتی لەگەڵ نوێبوونەوەی حکوومەتی عێراق و پێکێنانی حکوومەتی نوێ یەکێک لە خاڵەکانی کارنامەی محەممەد شیع سوودانی جێبەجێکردنی مادەی 140 دەستور و پابەندبوون بە دەستورە پارتی دەتوانێت چ ڕۆڵێکی هەبێت بۆ جێبەجێکردنی ئەم پرسە وەمە تا چەندە لە بەرژەوەندی پێکهاتەکانە ئێوە لێرە داتوانن بە هاوپەشی لەگەڵ پارتی دوای ئەم کۆنگرەی کە دەیبەستێت چ کاریگەریەک لەسەر ئەم پرسەدا بنێن بڵێ دیارە دوای ئەو اتفاقی کە حکوومەتی هەرێمی کوردستان و قیادی سیاسی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بۆ ئەوەی چارە ڕێگەیەک و ئەو اتفاقی خۆی لە خۆی اتفاقێکی زۆر گرنگە ئەگەر ئەو اتفاقیە نەبێ ئیستقرار و ئەمان لە منتیقەکە نابێت ئەو ئیتفاقیە نەبێ ماف و مافە زەوتکراوەکان بۆ خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانیەکان ناگەڕێتەوە ئەو اتفاقە زۆر شتی گرنگی لە خۆی گرتووە لەگەڵ ئەوەشدا جێبەجێکردنی مادەی 140 جێبەجێکردنی مادەی 140 گەڕانەوەی ئاشتی و پێکەوەژیان و مافە زەوتکراوەکانێک بۆ خەڵکی ڕەسەنی منتیقە کوردستانیەکان دەگەڕێتەوە بە تایبەتی لە کەرکووک
و مەناتقەکانی تری کە ئێستا مەشمولە بە مادەی 140. بەڵێ ئەگەر بگەڕێنەوە دەتوانین بڵێن لە کەرکووک زۆر زەویوزار هەیە وەختی خۆی لە مەناتقە لە گوندە تورکمانەکان بە قەرارێکی کاتی ڕژێم داگیر کراوە دراوە بە خەرچی عەرەب. ئێستا ئەو زەویوزاران و ئەو گوندانە لە هەزار بەدەست عەرەبەوەیە عەرەبە هاوردەکان ئێستا ئەوان سەرپەرشی دەکەن و بەروبوومەکەی دەخۆن کە ئەوان مافی ئەوان نییە مافی خەرچی کەرکووک ئەوە دەگەڕێتەوە بۆ خەرچی ڕەسەن وەکو تورکمان هەمان کاتیش ئەو زەویوزارانەی کە مەشمولە بە مادەی 140 دەگەڕێتەوە بۆ خاونە ئەستێکانی لە براکوردەکانمان ئێمە دەگەڕێنەوە دەڵێن جێبەجێکردنی ئیتیفاقی مادەی جێبەجێکردنی و ئیتیفاقی منظومنی ها جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراق ومێدێکی گەورە بە خەرچی مەدرکە دەبەخشێ لەگەڵ ئەوەشدا تۆ نابێ بێ باسی دەستور بکەی ماوادەکان جێبەجێ بکەی مادەی 140 کە دەگاتە مادەی 140 حکوومەتی ئیتیحادی دەوەستێ جێبەجێ ناکە حکوومەتەیە کە دوایەکانی دوای 2023 زۆر وعدیاندا و جێبەجێیان نەکرد بەس دیارە ئەم جارە حسب ئەو ئیتیفاقی کۆنکرێتی کە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی سیاسی کوردستانی و حکوومەتی ئیتیحادی کە لەسەر ئەوە سەرەتا دروست بوونی حکوومەتی ئیتیحادی ئیستایەت پابەندە دەبێت جێبەجێکە لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکو پارتی گەلی تورکمانی ئێمە لە کەرکووک و لە مەناتقە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان پەیوەندیەکی تونند و تۆڵمان هەیە لەگەڵ لایەنە سیاسەکان و بە تایبەتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەشدا ئێمە دەتوانین دوای جێبەجێکردن و دوای گەڕانەوەی بارەگاکان کارە سیاسەکان دەچێتەوە بواری جێبەجێکردن و تەماس و هەماهەنگی لەگەڵ هاوڵاتیان ڕاستەوخۆ ئەوە ئومێدێکی گەورەتر دەبەخشێ بۆی ئیستیقرار و ئەمان و پێکەوە ژیان لە منتیقە دەستەبەر بکرێت. باشە بەگشتی وەکو پێکاتەکان لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بەردەوام باشی لەوە دەکات کە داکۆکی کارێکی سەرەکی مافی پێکاتەکانە بۆی کە پشکیان لە حکوومەتە بێت بەشدار بن لە پرسەکانی دیکەشدا بە تەواتی پارتی توانیوتی ئەو ڕۆڵە بگێڕێت کۆکەرەوەی لایەنە سیاسیەکان بێت بە تایبەتی لە بواری پێکاتەکاندا بتوانێت بۆچوونەکان یەک بخات لەبارەی داکۆکیکردن لە مافی پێکاتەکان. پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی جەنابی سەرۆک بەرزانی باوکی هەمووان بووە کۆکەرەوەی ماڵە گەورەکەی هەمووان بووە بە حەقیقەت و دەتوانم بڵێم پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی ئەو ڕۆڵە ببینێ کە هەموو پێکاتەکان و هەموو لایەنەکان بە دڵخۆشیەوە کە ببێن بۆ لای پارتی دیموکراتی کوردستان کێشە و گرفتەکانی خۆیان باسکەن چونکە دەزان پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بەرزانی داکۆچیکەری ڕاستەقینە بوو بۆ هەموو پێکاتەکان و ئێستا ئەو پێکاتانی کە لە کوردستان و عێراقدا دڵیان بەبوونی پارتی دیموکراتی کوردستان خۆشە بوونیان بۆ خۆشە کە جەنابی سەرۆک بەرزانی ڕاستەوخۆ لە هەموو کەناڵەکاندا لە هەموو شوێنەکاندا بە مەیدانی ئیسباتی کردووە کە داکۆچەری ڕاستەقینەیە بۆ هەموو پێکاتەکان و بە تایبەتی تورکمان ئێستا تورکمان دڵیان بەوە خۆشە گەڕانەوەی بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان بارەگاکانی پارتی گەلی تورکمان بۆ کەرکووک و ناوچەکانی تر بۆ ئەوەی کە جۆش و خروش و پێکەوەژیان و ئاشتی دەستەبەر بکرێتەوە. باشە بوونی ئەم خاڵانەی کە ئێوە باستان لێوە کرد ئەتوانێت چه هەنگاوێکی دیکەوە چه بەرپرسیارەتێکی دیکە بخاتە ئەستۆی پارتی کە لەمە بەدوام و کورتتر بێت لەسەر ئەو پرسە گرنگانی کە پێوەستن بە پێکاتەکانەوە ئای ئەم بەرپرسیارەتیانە ئەتوانن چی بن کە پارتی دوای کۆنگرەوە دوای داڕشتنەوەی جارێکی دیکە استراتژی و سیاسەتی خۆی بەرامبەر بەپرسی پێکاتەکان دەتوانێت بگرێتە ئەستۆ. ئێمە هەر ئەوەمان بەدی کردووە لە پارتی دیموکراتی کوردستان هەمیشەش هەرواش بووە و دوای کۆنگرەش ئێمە ئومێدی زیاتر بارپێتی بەڕاستیەکەی دوای کۆنگرە زیاتر بەرنامە و گۆڕانکاری گەورە لە ئارادایە بوو ئەوەی کە زیاتر ئەو سیاسەتانەی کە لە منتیقەکە پەیرەو کراوە لە عێراق و لە شوێنەکانی تروا دەزانم ئەوانش بەرەو نەمان دەڕوا لەبەرەوەی ئەهمیەت و نەوعیەتی ئەو کۆنگرەیە بەڕاستی نەوعیە ئەو کۆنگرەی پارتی دیموکراتی نەوعیە ڕنگدانەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی دەوروبەر و لە ناو عێراق و لە کوردستانە دەتوانین بڵێن کۆنگرەیەکی نەوعیە لەبەر ئەوەی ئومێدێکی گەورە دەبەخشێ بە هەموو خەڵکی عێراق و بە تایبەتی کوردستان و ئەمەی تورکمانیش دەحەسین و هەست بە مافەکاری خۆبان. زۆر باشە زۆر بەڕێز ئەرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمان زۆر سپاس کە لە سەدەی کوردستان 24 لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێز.